زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 22 ڕاهێنانی یەکەم ئەم شانەی خوارەوە بڕگە بکە و بزانە کە هەر وشەیەک لە چەند بڕگە پێک هاتووە، چەندیان بڕگەی کورتن، چەندیشیان بڕگەی درێژ. یەکەم جار بزانین چەند بڕگەیە، پاشان بزانین بڕگەکان بڕگەی کورتیان و بڕگەی درێژن. یەکەم وشە هاوینە هەوار. هاوینە هەوار ئەمن کردیتمە چەند بڕگە؟ 5 بڕگە. ها وی نە ئەوە 3 بڕگە، هە وار ئەوە 5 بڕگە. کامەیان بڕگەی گچکەنە؟ بڕگەی کورت، واتە لە 2 پیت پێک دێ، یەکەچیان نەبزوێنە، یەکەچیان بزوێنە، بەڵام بزوێنەکە کورتە. کامە بزوێن کورتە؟ لەوانەی ڕابردوو باسم کرد. ئە ئو ئی، یەک لەوانە دەبی هەبی. و بڕگەکەش دەبی تەنیا 2 پیت بی، کەواتە ها نابی، چونکە ئا بڕگە پیتە چی؟ بزوێنی درێژە. بەڵام وی ئەو زەردە ئەوە یەک بڕگەی کورتە، نە ئەویش بڕگەچی کورتە، کەواتە 2 بڕگەی کورت هەیە، پاشان هە ئەویش بڕگەچی کورتە، کەواتە 3 بڕگەی کورتە. ئەوانی دیکەش ها لەگەڵ وار 2 بڕگەی درێژن، 3 بڕگەش کورتە. ئەو وشەیە ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم ئەو وشەیە مانای چییە، ناشزانم کو دەخیندرێتەوە. لێرە نووسرایە مانای سەدە، بەڵام کو دەخیندرێتەوە؟ چونکە خیندنەوە زۆر گرنگە لۆ ئەوەی بزانی وشەکەت چەند بڕگەیە. کەواتە ئەمن چونکە نازانم کو دەخیندرێتەوە، ئایا دەخیندرێتەوە بابلیسک یان دەخیندرێتەوە بابل ئیسک یان دەخیندرێت، نازانم کو دەخیندرێتەوە. کەواتە ئەمن کردیتمە 2 بڕگە، یەکەچیان باب، ئەویت کەش لیسک، باب لیسک. ئەوجە نازانم ڕاستە هەڵەیە، نازانم کووە، هەردوو بڕگەکان بڕگەی درێژ. ئەو وشەیە گوڵزار کردیتمە گوڵ لەگەڵ زار، هەردووچیان بڕگەی درێژ، چونکە لە 3 پیت پێک دێن. مرۆڤ دەکەمە 2 بڕگە، م لەگەڵ رۆڤ، مرۆڤ. ئەو رۆڤ بڕگەچی درێژە، بەس م واتە پیتە چی؟ نەبزوێنە م، بەڵام بزرۆکە چی لەگەڵە م، کەواتە بڕگەچی کورتە، یەک بڕگەی کورت و یەک بڕگەی درێژە. دڵ یەک بڕگەی درێژە، پێشمەرگە دەبیتە 3 بڕگە، پێش مەرگە یەک بڕگەی کورتە، ئەو بڕگەیە بڕگەچی کورتە، ئەوانی دیش بڕگەی درێژن. گۆڤەند هەردووچیان بڕگەی درێژن. چاو پێ کەوتن 4 بڕگەیە، هەموویان بڕگەی درێژ. ئێستا بێمە لای ڕاهێنانی 5 وشە بهێنەرەوە بە مەرجەک، هەریەکەیان لە 3 بڕگە پێک هاتبی و لە ڕستەش بەکاریان بینە. ئەمن لەوانەی ڕابردوو
ئەو جۆرە وشانم زۆر باس کردیە. ئەگەر دەتەوێت بگەڕێەوە وانەکانی ڕابردوو، ئەگەرنا لێرە هەندێک وشەی هەڵبژێرە، 3 بڕگەبی پاشان لا ڕستەی دانێ. بۆ وێنە ڕاهێنان، ڕاهێنان 3 بڕگەیە. ئەگەر لە ڕستەی دانەی دەتوانێ بۆ وێنە ڕاهێنانی ژمارە 2 لە لاپەڕا 26 بۆ وێنە، یان هەموو ڕۆژێ بۆ ماوەی نیو کاژێر ڕاهێنان دەکەم. ئەوە یەک لە وشەکان کە 3 بڕگەیە. وشە چیتکە 3 بڕگەبی بۆ وێنە ڕاوەستان، ڕاوەستان. دەتوان بڵێن ڕاوەستان 3 بڕگەیە. لە ڕستەی دانەی ڕاوەستان لەسەر پێ بۆ ماوەیەکی زۆر ماندووت دەکات بۆ وێنە، یان بۆ وێنە ئۆتۆبوسەکە لە شاری کۆیێ ڕادەوەستی، بەڵام ئەو کات ناکاتە ڕاوەستان، یان لە کاتی ڕاوەستان مۆتۆری ئۆتۆمبیلەکەت بکوژێنەوە. ئەوجە بزانە ڕاوەستان کو لە ڕستەی دایدەنەی. یان وشەچی دیکە کە 3 بڕگەبی بۆ وێنە وشەی ژوورەوە، ئەویش 3 بڕگەیە. کە هاتمە ژوورەوە چرایەکەم داگیرساند بۆ وێنە، کاتە یەک لەوانە هەڵبژێرە، ئەگەرنا یەکەچکە هەڵبژێرە بزانە کامەیان دەکاتە 3 بڕگە. بۆ وێنە خونچاگوڵ 3 بڕگەیە. ئەوە دەتوانێت لە ڕستەی دانەی. ئێستا بگەڕێمەوە ڕاهێنانی ژمارە 3. ئەم دێرە هۆنراوانەی خوارەوە بڕگە بڕگە بکە، بڕگە بڕگە بکە و بزانە هەر نیوە دێرێک چەند بڕگەیە. ئەمن نازانم کو دەبی لە کتێبی کوردی هەڵەی ئیملایی بکرێ. ئەمن ئەوەی تێناگەم. لە کتێبی بیرکاری کرا، گوتمان کتێبەکەی بیرکاریە، هیچ زمان نییە. لێرە نووسرایە دێڕە، لێرە نووسرایە دێرێک، ڕەکەیان نەکردیتە ڕ، ئەوها ئەو ڕ دێڕێک، غێر دەبی ئەو هاوی یان چییە. کاتە ئەمن دەبی ئێستا دانیشم ئەو هۆنراوانە بخینمەوە، بەڵام لەبەر چ نووسرایە نیوە دێر، نیوە دێر بزانین چەند بڕگەیە. چونکە خوێندکاری ژیر شاعیرەکان زۆر زۆر باش لە بڕگە دەزانن. بڕگە وەکو ئەوەی وایە ئاوازێک بی، هیچ نابی کە شعری دەنووسی. مەبەستم شعری
کۆنەکان ڕەنگە شعری نوێ جیاواز بی بەڵام ئەگەر بۆ وێنە شعرەکە دوو دێر بنووسی نیو دێر ئێستا ئەو شعرە بۆ وێنە ئەو هۆنراوەیە نیو دێرە نیوەکەی دیشی لێرەیە دەبی بڕگەکان وەکو یەکبی دەنا لە کاتی خینەوە تێک دەچی ئاوازەکە و ئەگەر بڕگەکان جوودابی کەواتە ئەگەر نیوەکەی بۆ وێنە دە بڕگە بوو نیوەکەی دیشی دەوی دە بڕگەبی ئێستا مەلی سەرپنچک پەل و پۆڕەنگین خۆ من هەڵۆ نیم لێم مەفڕن جووت مەترسن ئاخر پێتان بڵێم چیم کاتە ئێستا دەبی مەلی دوو بڕگەیە سەر یەک بڕگەیە پنچک دوو بڕگەیە پەل و دوو بڕگەیە پۆ یەک بڕگەیە ڕەنگین دوو بڕگەیە خۆ من هەڵۆ نیم سێ بڕگەیە ئەوە 15 بڕگە ئەمن ژماردم 15 بڕگەیە واتە لێم مەفڕن جووت مەترسن ئاخر پێتان بڵێم چیم ئەویش هەردەبی 15 بڕگەبی لێم یەک بڕگەیە مەفڕن یان مەفڕن ئەوها مەفڕن دوو بڕگەیە جووت دوو بڕگەیە جووت بەتەنە یەک بڕگەیە ماترسن ئاخر پێتان بڵێم چیم ئەویش کە دەژمێرم ئەمە ژماردم ئەویش 15 بڕگەیە واتە لێرە هەر نیوە دێڕێک 15 بڕگەیە ئێستا بینە لای ژمارە دوو سەوزەگیا پارا و گوڵ و گوڵاڵە مەستی ڕەنگ و بۆ درەخت تازەشین سەرلق ڕازاوەی گوڵ گەڵا چڕۆ کەواتە ئەگەر ئاوازەکەی ڕاست بی دەبی بڕگەکانیش وەکو یەک بن سەوزە دوو بڕگەیە گیا یەک بڕگەیە ئەوجە نازانم دوو بڕگەیە گیا یان بە من تەنیا گیا یەک بڕگەیە پاراو گۆڵ و گۆڵاڵە سێ بڕگەیە مەستی دوو بڕگەیە ڕەنگ و بۆ ڕەنگ و دوو بڕگەیە بۆش یەک بڕگەیە ڕەنگ و بۆ درەخت دوو بڕگەیە تازە شین سەر لق ڕازاوەی گوڵ گەڵا گەڵا چرە ئەویش 15 بڕگەیە ئێستا ڕۆژە مێر و خورتە هەلات هاتین ژە هەوارێ تا وەلات ئەوەی ڕاستی بە نەدەبووە ڕۆژە مێر و بەیەکەوە نووسیبایان دەبا نووسیبایان ڕۆژە بە تەنێ وشەکە مێر و ئەویش مێر لێرەواتە مرۆڤ یان پیاو و ئەو واتە مێرووە ڕۆژە مێر و خورتە هەلات هاتین ژە هەوارێ تە هەواری تۆ یان شوێنی تۆ وڵات کاتە ئەمن چاکم کردیە وەکو دەبینن ڕۆژە مێر و 4 بڕگەیە ڕۆژە مێر و
تا دوو بڕگەیە هە لات دوو بڕگەیە ها تین ژ هە وا رێ تا وەلات. ئەگەر ژ بە تەنیا دام نابا لە کاتی خوێندنەوە نەدەبوو، لە کاتی خوێندنەوە ناچارین لێرە ژەکەی زوو بخێنینەوە لەگەڵ هەوارێ دەنا تێک دەچی ئاوازەکە. کاتە هەریەکە لە نیودێڕەکان 8 بڕگەیە. ژمارە 4 دوو لێڤێنتە کتێبە حاجی قادر زمانێتە ji benda Şêxê Xanê. دوو lêvên وەکو دەبینن ئەمن کو بڕگەکانم چاکردیە. ئەوجە نازانم کتێبە تۆزێک ئاسان نەبوو کتێبە 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 ئایا دوو بڕگەیە یان سێ نازانم. حاجی قادر هەرێکیان دوو بڕگەیە زمانێ ئەمن ئەوهام کردیتمە سێ بڕگە تا تۆزێک ئاسان نییە ئەوەی ڕاستی بی ئەگەر زاراوەی کرمانجی بی چونکە بەداخەوە زۆر شارەزاییم نییە لە خوێندنەوەی ئەو زاراوەیە بەداخەوە کە ئەو هایە کەواتە ئاسان نییە بتوانم بڕگەکانیان بە جوانی بەڕاستی ببینمەوە چونکە بڕگە هەمیشە زۆر خوێندنەوە یارمەتی دەری دانانی بڕگەیە. کاتەوەکو دەبینن کو ئەمن کردیتمە بڕگە و هەریەکەیان بوویتە 11. پێنجەم گوڵ چوون ڕووی ئازیز نەزاکەت پۆشان و فراوان چوون سەیل دیدەی من جۆشان. گوڵ چوون ڕووی ئەوە هەمووی یەک بڕگەیە ئازیز دوو بڕگەیە نەزاکەت سێ بڕگەیە پۆشان دوو بڕگەیە لێرە وەفراوان کردیتمە سێ بڕگە وەفراوان چوون سەیل یەک بڕگەیە دیدەی من جۆشان هەریەک لەوانە دە بڕگەیە هەر ڕیزەی. ئەوە باسی بڕگە و باسی خوێندنەوە زۆر گرنگە هەتا بزانم چەند بڕگەیە. کاتە هەریەک لەو نیوانە یەکەچیان 15 بڕگە 8 بڕگە 11 و 10. ئەوجە نازانم هەتا چەند ئەمن ڕاستم لە دانانی بڕگەکان. هەست دەکەم ئیشەکی ئاسان نییە، بە تایبەتی ئەگەر خوێندنەوەم باش نەبی هەرگیز ناتوانم بڕگە دانێم. لەبەر هەندێک زۆر پێویستە زۆر بخوێنینەوە و فێری ئاوازەکانیش بین. ئەوە لاپەڕە 22. لاپەڕە 23 جیاوازی نێوان گرێ و ڕستە زۆر ئاسانە. لێرە باژێڕی دهۆک ئاوی کانی بەفری شاخەکان پێشمەرگەی بە جەرگ خوینە شەهیدان پەرلەمانی کوردستان. ئەو جۆرە وشانە لە تەنیشتێک زۆر جار پیتی ئی بە وشەی یەکەمەوە نووسایە یان پیتی ئا لە جیاتی ئی، هیچ کێشە نییە. ئەگەر پیتی ئا هەبوو یان ئی هەبوو وەکو دەبینن هەمویان
PTE هەیە پاش یەکەمین وشە کاتە ئەوە چی دروست کردیا گرێ دوو وشەیە یان ڕەنگە زیاتر بی هەتا ئێستا من هەردوو وشەم دیتە ئەو دوو وشانە لەبەرچ ناویان گرەیە چونکە ڕستە نییە چونکە زانیاریەکی تەواومان پێ نابەخشی ئەگەر یەکێک لە ناکاو لەگەڵت قسام بکە و لە ناکاو بڵێ باژێڕی دهۆک پاشان هیچ نەڵێ خۆی کڕکە ئەتوو ڕادەوەستی چاوەڕێ دەکەی بزانی باژێڕی دهۆک چ شتێک ئایا باژێڕی دهۆک خۆشە ئایا ئەو خەڵکی باژێڕی دهۆکە ئایا باژێڕی دهۆک دەکەویتە چێندەر زانیاریت دەوێت زیاتر لەسەر باژێڕی دهۆک کەواتە گرێ ئەو جۆرە وشانەیە کە هێشتا نەبوویتە ڕستەکی تەواو هێشتا زانیاری تەواو بە بیسەر نابەخشی ئاویکانی چییە؟ ساردە، پاکە، فێنکە، گەرمە، ئەو شتانە دەمانەوێ هێشتان زانیاریمان هەبی هەتا ببیتە ڕستە ئەو جەلێرە بوویتە ڕستە من لە باژێڕی دهۆک دەژیم دیسان لێرەش بەداخەوە کە نووسرایە باژێڕ لێرە نەنووسرایە باژێڕ لێرە هەڵەیە ئەوها نابی لە کتێبی کوردی ئەوە ناکرێ ئەو شتانە دەبی زۆر ئاگایان لێبی من لە باژێڕی دهۆک دەژیم ئاوی کانی ساردە بەفری شاخەکان لە بەهاردا دەتوێتەوە بەفری شاخەکان پێشمەرگەی بە جەرگ وڵات دەپارێزێت ئەم ئازادیە بەرهەمێ خوینە شەهیدانە ئێمە لە پەرلەمانی کوردستاندا کار دەکەین ئەوجا ئێستا بووە ڕستە زانیارەکی هەتا ڕادەیەک تەواومان پێشکەش دەکا پێویست ناکا زۆر پرسیار لە سەرمان بخولێتەوە چونکە لێرە تەنیا پەرلەمانی کوردستان چییە؟ دەبی هێشتان زانیاریمان هەبی کەواتە ئەوەیە جیاوازی لە مابەینی گرێ و ڕستە گرێ و ڕستە خستنە ڕوو ئەگەر سەرنج بدەینە کۆمەڵە پەیوی ئەو بەشە دەبینین دەستەواژەی باژێڕی دیسان لێرە هەڵە نووسرایە باژێڕی دهۆک لە کۆمەڵە پەیوێک پێک هاتووە ئەوەی ڕاستی بی لە دوو پەیو پێک هاتووەواتە لە دوو وشە کۆمەڵەک نییە بەڵام دیارە دووش کۆمەڵە کە پەیوەندیان بەسەر یەکەوە هەیە باژێڕی دهۆک پەیوەندیەکەی لە مابەینی باژێڕی دهۆک واتە شاری دهۆک کە باژێڕی دهۆک یان شاری دهۆک پەیوەندیان بەیەکەوە هەیە دهۆک شارە بەڵام مەبەستەکی تەواو نادەن بەدەستەوە واتە تەنیا باژێڕی دهۆک زانیاریەکی تەواو وەرناگرم چونکە کارێکیان لەگەڵدا نییە دەبی ئیشەک هەبی دەبی کردارێک هەبی لەبەر ئەوە پێیان دەبێژن گرێ هەتا ئێستا باژێڕی دهۆک گرێیە
ئەگەر سەرنج بدەینە بەشی ب دەبینین پەیوەکانی ڕستە من لە باژێڕی دهۆک دەژیم بە شێوەیەکی تایبەتی خراونەتە پاڵ یەکدی و واتاو مەبەستەکی تەواو دەبەخشن چونکە کار هەیە دەژیم یان لەوێ ئیش دەکەم یان دەچم بۆ باژێڕی دهۆک کەواتە هەمیشە دەبی کارێک یان کردارێک هەبی هەتا ڕستەکە تەواو بی لەبەر ئەمە پێی دەگوترێ ڕستە هەروەها نمونونەکانی دیکەی بەشی هەمویان گرێن و نمونونەکانی بەشی ب هەمویان ڕستن ئەوجە لێرە دەستور گرێ کۆمەڵا پەیوێکە پەیوەندیان بەیەکەوە هەیە بەڵام واتە و بیرێکی تەواو نادەن بەدەستەوە چونکە کارێکیان لەگەڵدا نیە کار واتە کردار ڕستەش کۆمەڵا پەیوێکە پەیوەندیان بەیەکەوە هەیە واتایەکی تەواو دەبەخشن چونکە کارێکیان لەگەڵدایە لە کۆتایی هێمایەک دادەندرێ واتە لە کۆتایی ڕستە هێما دادەندرێ ئەوجە هێمایەکە خاڵە یان هێمای پرسیارە یان هێمای سەر سوڕمانە دەبی هەر دابندرێ ئێستا لە مانای خوارەوە ڕستە و گرێ لێک جودا بکەوە زۆر ئاسانە باوکی ئازاد مامۆستایە باوکی ئازاد مامۆستایە ئەوجە لێرە ئەگەر بە تەنیا باوکی ئازاد بە دەبووە گرێ بەڵام چونکە دەزانین کە باوکی ئازاد مامۆستایە ڕەنگە ببیتە ڕستە هەرچەندە ئەمن لێرە نازام کامەی بکەینە کرداریان کار ڕەنگە مامۆستایە ئەوە وەکو کاربی کاری مامۆستا کاتە ئەوە ڕستەیە پرسیاری دوو هەنگ شیلەی گوڵان دەمژێت 100% ڕستەیە چونکە کارێکیشمان هەیە لێرە کردارێک هەیە ئێوەی شارەزا ئێوەی دوا لێرە خوێندکاری ژیر هیچ نابینین نەخاڵ نە هیچ کەواتە ئەوە گرێیە ئێوەی شارەزا بەڵام زانیاری زۆرمان نییە لەسەر ئێوەی شارەزا ئایا ئێوە لە چ شارەزانە ئێوەی شارەزا چ دەکەن کەواتە گرێ چارەم هەڵگورد چیایەکی بەرزە ئەوە ڕستەیە چونکەش زانیاریەکی باشمان هەیە هەڵگورد چیایە و بەرزیشە پرسیاری 5 هاوینە هەواری سەر چنار هیچ خاڵێک شتێک نییە کەواتە ئیش هەیە لێرە زانیاری زۆرم نییە لەسەر هاوینە هەواری سەر چنار ئایا هاوینە هەواری سەر چنار دەکەویتە چێندەر ئایا فێنکە گەرمە خۆشە ئاوی لێیە کەواتە ئەوە گرێیە پرسیاری 6 زەوی باش بەرهەمی باش دەدات خاڵ هەیە ڕستەکی تەواوە باسی زەویە و زانیاریم هەیە کە ئەگەر زەویەکە باش بوو بەرهەمیشی باشە ئەوجت پاشان نووسرایە 5 گرێ دروست بکە و لە ڕستە بەکاریان بهێنە 5 گرێ دروست دەکەین بۆ وێنە پۆلی هەفتەم ئەوە گرەیە ئەگەر بیکەمە ڕستە من لە پۆلی هەفتەمم یان من لە پۆلی هەفتەم دەخوێنم
یان من دەبم بە پۆلی هەفتەم. ئەوە گرێ، ئەوەش ڕستە. بۆ وێنە ڕستەی هەنارە شیرن. هەنارە شیرن ئەوە گرێیە. لە ڕستەی دانێم هەنارە شیرن ji هەنارە ترش خۆشترە. پاشان دەبی ئەمن خاڵی دانێم. هەنارە شیرن ji هەنارە ترش خۆشترە. ئەوەش تەواو. ئەو جە لێرە کۆتری سپی، ئەوە گرێیە، بیکە ڕستە. بۆ وێنە کۆتری سپی سیمبۆلی ئاشتیە، نیشانەی ئاشتیە، دەبیتە ڕستە. جەژنی نەورۆز گرێیە، بیکە ڕستە. جەژنی نەورۆز جەژنێکی کۆنە، دەبیتە ڕستە. ماستاوی سارد، ماستاوی سارد گرێیە، بیکە ڕستە. ماستاوی سارد بە هاوینان خۆشە، یان بە سوودە، یان ماستاوی سارد لەگەڵ بزانە چ شیوەکە، لەگەڵ ساواری سپی خۆشە. بۆ وێنە یان ماستاوی سارد لەگەڵ برنجی سۆر بەتامە. ئەوها خوێندکاری ژیر هەمیشە دوو دانە وشەی بینە، یەکەمەکەیان PTE پێوە بنووسێنە لە کۆتاییەکەی، ئەو جە پاشان بیکە ڕستە. ئێستا ڕاهێنانی سێ وەڵامی ڕاست هەڵبژێرە. ئەو ڕاهێنانە هەتا بڵێ ئاسانە، هەر پێویست ناکە ئەمن درستی کەم، بەڵام لۆ ئەوانەی ڕەنگە خوێندنەوەیان باش نەبی، ئەمن هەر نەبی تۆزێک باز دەکەم، بەڵام ئەتو دەتوانی ڤیدیۆیەکەی ڕاگری بە خۆت وەڵام بدەیەوە، ئەو جە پاشان سەیری ڤیدیۆیەکەی بکەیەوە. قەڵای هەولێر هیچ لێرە نییە، نەخاڵ نە هیچ، کەواتە قەڵای هەولێر گرێیە 100%. پێشمەرگەکان سەرکەوتن. پێشمەرگەکان سەرکەوتن، زانیاری باشم بەدەستێنا، زانیم کە پێشمەرگەکان سەرکەوتن. سەرکەوتن ئیشە، کارە، کردارە، کەواتە ڕستەیە. کامەی هەڵدەبژێرم؟ ڕستەیە. لێرە کامەی هەڵدەبژێرم؟ گرێیە. دڵشاد تەنیا یەک وشەیە، کەواتە یەک وشەیە. خانووی خۆش هیچ لێرە هیچ نییە. خانووی خۆش، خانووی خۆش چییە؟ خانووی خۆش گرانە، خانووی خۆش بۆ کرێ هەیە، خانووی خۆش بۆ کرێ نییە، خانووی خۆش بۆ فرۆشتن هەیە، کەواتە گرێیە. دەبی ئەمن زانیاریم هەبی، نیتم. بابێ سەرداری ڕەزڤانە، زۆر باشە، زانیاری تەواوم هەیە کە دەزانم بابێ سەرداری ئیشەکەی چییە، ڕەزی هەیە، باخچەی هەیە، باخچەوانە، ڕەزڤانە، ڕستەیە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەیەکی نوێ هەر بژی.